شەپۆلی نوێی سەرکوتکردن لە تورکیا. لە تورکیا شەپۆلێکی نوێی سەرکوتکردن بە دەستگیرکردنی زیاتر لە 280 کەس بە بیانووی پەیوەندی بە پەکەکەوە دەستی پێکردووە. ئەم هەنگاوانە هاوکات لەگەڵ چاوەڕوانی بۆ بەیاننامەیەک لە عەبدوڵڵا ئۆجەلان دامەزرێنەری پەکەکە ئەنجام دەدرێن. حکوومەتی ئەردۆغان بەم دەستگیرکردنانە دەیەوێت هەم کاریگەری فشار بۆ دانوستانەکان زیاد بکات و هەم ناسیۆنالیستە تونڕەوەکان کۆنتڕۆڵ بکات. دەستگیرکردنی چالاکوانانی کلتوری و سیاسی لەوانە شارەوانی ئەستەمبوڵ نیشاندەری هەوڵی حکوومەتە بۆ سەرکوتکردنی نایارەکان و ئامادەکاری بۆ هەڵبژاردنەکانی داهاتوو. ئەم هەنگاوانە دەکرێت ببنە هۆی ناڕزایەتی بەرفراوانتر. لە ماوەی پێشتردا نیشانەکانی دەستپێکردنی شەپۆلێکی نوێی سەرکوتکردن لە تورکیا دەمێنران. ئەم شەپۆلە لەم هەفتەیەدا بەهێزتر بووە. وەزیری ناوخۆ بە شەنازیەوە هەواڵی دەستگیرکردنی 282 کەسی لە 51 شار بە تۆمەتی پەیوەندی لەگەڵ پارتی کرێکارانی کوردستان پەکەکە ڕاگەیاند. هەروەها داواکاری گشتی ئیستانبوڵ سێشەمەی ڕابردوو 60 فەرمانی دەستگیرکردنی و ئەندامانی ئەم پارتە دەرکرد کە چەندین ڕۆژنامەنووس، یەک نیگارکێش، یەک مۆسیقار و یەک فیلم نامەنووسی دەگرتەوە. بۆ ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی کۆماری تورکیا ئەم پرۆسەیە گرنگیەکی زۆری هەیە، چونکە دیار نییە ئایا فەرماندەی سەربازی پەکەکە لە عێراق لە داواکاری ئۆجەلان بۆ وازهێنان لە چەک پەیڕەوی دەکات یان نا. لەلایەکی ترەوە گروپە ناسیۆنالیستە تونڕەوەکان لەوانەیە دژی هەر ڕێکەوتنێک لەگەڵ ئۆجەلان پرۆپاگەندەی نەرێنی بکەن. لەم بارودۆخەدا وا دیارە حکوومەت بەم دەستگیرکردنە دەیەوێت کاریگەری فشار بۆ دانوستان زیاد بکات و هاوکات ناسیۆنالیستە تونڕەوەکان کۆنتڕۆڵ بکات. پێدەچێت ئەم دەستگیرکردنە پەیوەندی بە هەوڵەکانی ئەردۆغان بۆ سەرکەوتن لە خولێکی دیکەی هەڵبژاردننی سەرۆک کۆماری هەبێت، بابەتێک کە لە دەستوری تورکیادا پێشبینی نەکراوە. ئاشکرایە کە گەورەترین پارتی نەیار واتە پارتی گەلی کۆماری CHP زیاتر لە پێشتر لە ژێر فشاردایە. ئەندامانی ئەنجومەنی شار و شارەوانی ناوچەکان دەستگیر کراون و تەنانەت سەرۆکی ڕێکخراوی لاوانی پارتی گەلی کۆماری دەستگیر کراوە. کاتێک ئەکرەم ئیمام ئۆغڵۆ شارەوانی ئیستانبوڵ ڕەخنەی لەم هەنگاوانە گرت، دۆسیەیەکی نوێ دژیە و کرایەوە. ئیمام ئۆغڵۆ وەک جددیترین ڕکابەری ئەردۆغان لە هەڵبژاردننی داهاتوو تا ناسراوە و ماوەیەکە شمشێری دیمۆکلێس بۆ قەدەغەکردنی چالاکی سیاسی و بەندکردنی درێژخایەن لەسەر سەری ئەوە. ئەم دەستگیرکردنە وەک بازنەیەکن کە بە هێواشی تەنگتر دەبنەوە. ئەگەر ئیمام ئۆغڵۆ بەڕاستی سزا بترێت، ئەگەر یەوە هەیە کە خۆپیشاندانی بەرفراوان بەدوایدا بێت، هەڵمەتی ئێستای دروستکردنی ترس و تۆقاندن لەوانەیە زەمینە سازی بۆ ڕووداوێکی وەها بێت. ئەم هەنگاوانە نیشاندەری متمانە بە خۆبوونێکی نوێن کە تورکیا دوای ڕووخانی بەشار ئەسەد ڕێبەری سووریا لە گۆڕەپانی نێودەوڵەتیدا پێشانی دەدات. بە لەبەر چاوگرتنی زیادبوونی گرنگی تورکیا لە ناوچەکەدا، وا دیارەکەم وڵاتە لە ئێستادا نیگەرانیەکی ئەوتۆیی لە ڕەخنەی دەرەکی نییە.